ئەتی راسی کوڕ لە چێە؟ وەڵا لە ماڵی خەسوومە لەگە باوکی ڕۆی. دیسان بۆ نەتێنە ئێمەش غەریبی دەکەین. ئێ حەزی لەوێ بوو کچە چۆن نازانی خەسووم چمە کرد بازەوە ناحەقی مەگرە. واز لەو بێنە ئەبێ دایکم بۆ بانگی کردوین. وەڵا نازانم. دایکم قەتەوە هەسوور نەبوو کە ئێمە دوین بۆ ئێرە. وەڵا نەڵم پارەمانایەتێ. پارە؟ چێ دایکم؟ بوو ئەوە خەریکی چنە؟ دایکجان وەڵای ڕێمان کۆ کردەوە. وەرن ئەدوولو لاستان نەینە. وەڵا دایە تازە بە میشمود لە ماڵی خەسوومە. دەزانی لۆ بانگم کردینە کچم؟ جان بۆ وەڵا بەتەما ئارامی براتان ژنی بینی. بەڕاست؟ ژنێنێ چێ هێشتا بەس قسەمان لێ کردە لە ناوە خۆمان. خۆشی؟ بۆ زوو باسی نەکرد. ئێوە نییە لە دوین کۆمنات کچم؟ بە شتێکتان پێ بڵێم. بە خۆتان نەزانن ئارامی براتان وەزعی خراپە. ئەرە وەڵام بۆ نییە؟ وایە. لێ بانجین گۆم کردە دەبی تەنازل لۆ خانیەکەی بکەن وەڵا. ئەو قسەی یعنی چی دایکە؟ ئێمەش وەزعمان تەواو نییە و قسەش ناکەین. بەڵام چۆنە بێمە تەنازل بۆ بکەین؟ دوایەوە ئێمەش پلانمان دانابوو بۆ پارەیە. یعنی هێشتا ئەمن نەمردیمە ئەنگۆ پیلانتان دانایە؟ دایکە بەڕاستیتە ئەوەی تۆ باسی دەکەی دیژی خوایە دیژی شەرع و عورف و عادەتیشە. عرف و عادەتی چ؟ کچم ئەمن و بابت بۆ خانیەوە ماندی بووینە دوای لۆ زاوای بیتن. بۆچی بۆ زاوایە؟ لۆ زاوایە کرد لەگەڵی ناژی. ئێمەش کچی تۆ نیندایە؟ با باشت پێ بڵێم زۆر خراپ گوناحبارە بیت. دوایەوەش ئەگەر تەنازل بکەین چاومان لە دوایە بێت هیچ لە دڵەوە نییە. دەبی تەنازل بکەن. دیارە حەز ناکەم براتان بکەیتە خۆش و ژنی بینیتن. ئەوجا ئەمە ببینە قوربانی دایکە گیان؟ دیارە ئێوە لەسەر حسابی ئێمە ژن بێنێت. ئەوە پێتان بڵێم بەو خودایە لەو ماڵێن بچنە دەرێ پەنجەمۆری نەکەن لۆ براتان تەنازل نەکەن حەشاتان لێکەم. باشە بۆ دایە بۆچی دایمە بقدر لە ئێمەی خوشکرێ لەبەر چی؟ ئێستا پێی ناوێتن تەنازلەکەن یان نا؟ نەخێر. ئەدێت و؟ نەخێر. داستن هەستم بڕۆنە دەرێ. بڕۆنە دەرێ. یعنی لەسەر ئەو ئێمە دەرەکەی؟ گۆتم بڕۆنە دەرێ. هەستە خوشکم هەستە. نێنەوە ئەو ماڵێ. ئەمزانی پشتی برایانەکەن. نەمزانی دژیوی ئەوەستن. بەڕاستی پێم غەدر بوو کچەکانم بەشی خۆیان وەرگن بۆ جیرفانی مێردیان. بۆیە پەیوەندیم بە سلاحی کوڕی گەورەم کرد. دیار بوو سلاحش لە ئارام زۆر تۆڕە بوو. بەڵام بانجی ماڵێم کرد و ساردم کردەوە. ئەوجا پیلانەکەم دەستی پێ کرد. دایجان کوی؟ دەورە کوڕم بەخێر بێت. باشی؟ باشم کوڕی من بەخێر بێت. دانیشە دانیشە. دایجان ئەو مۆزوعە چییە پەیدا بووە؟ خانی بەناوکردن و نازانمەوە چیەوە؟ ڕاوەستە کوڕم جانێ تەلەفۆنم لۆ ئارامی کردە بە ئەویش بێ ئەوجە مەوزوعیەکەینەوە. کچێ دایجان سەر برنگە خوای بینە گوناحە غەدرە دەزانیە تو ئەدی ڕۆژی قیامەتی چ جوابی خوای دەدەیەوە؟ لۆ گوناحە کوڕم ماندووبوونی چەند ساڵەی بابت لۆ زاوای بیتن. ئەی باشە لۆ برامی بەتەنێ. ئەوە ژنی دێنی پێویستی بە پارەیە. ئەدی خوشکەکانم؟ السلام عليكم. سەلام حرام خۆر. بخير بك كاكا. برام ئەم بە هیچ جۆرەك ڕازی نیمە خانی بەناوی تو بکرێ. باشە کوڕم لۆ ڕازی نابی. تەنازل لۆ خانی بکەین مەجبورن ژنی لۆ بینین. دایجان ئەوە بە شەمارە حەقی منی تێدا وەقی خوشکەکانیشم تێدا ئەم بە هیچ جۆرەك ڕازی نام خانی بەناو بکرێ. برام داكم بلانك هي زوان جيل رابقرا. پلانی چ دایە؟ ڕاستەکە کوڕم جێ بگرە. ئەمە مافی تووە دەین. بەس لای خوشکەکانت بڵێ ئەمش لە مافی خۆم خۆش بوویمە. ئەخە دایە وەڵڵەهی ئەوە حرامە وەڵڵەهی گوناحە ئەمە فێریان لێ بکەین. کوڕی من ئەو گوناحە و حرامەی لۆمە لێ بگەڕێ. برام
واز دڵ گوناحی بینە گوناحەکە لە ملیمە ئەتوو بەس ئەوان ڕازی کەوتەوە لەسەر تو ئەوەندەیە تەلەفۆن لۆ سارا کاڵای بکەی بڵێ من بەش خۆم تەنازل کردیە دوای برام پارەی مە لە بۆ ساوایان بی لە خۆمان بی باشترە هەم ئەتوش ئیستفادە دەکەی هەمیش ئەمی ژنەکەی دەینم ڕاستەکە زاوە چم نەتی پێیە والله هداية رازي دبم برام رازي دبم بس والله قناعة بشماري خوشكام خوي والله خويا بقربان تو ڕازی بە قناع مان اوندا كما اوش بابي تسلي رازي ما برام رازي